بەپێی ئەو زانیاریانەی لە چەند سەرچاوەیەکەوە دەست NRT کەوتووە 2 ساڵە کێڵگەی نەوتی عینزالە لەلایەن مەنسوور بارزانی کوڕی مەسعود بارزانیەوە دەستی بەسەردا گیراوە و بە ناوی پێشمەرگەوە ڕۆژانە 10,000 بەرمیل نەوت بە تەنکەر دەفرۆشێت کە ساڵانە پارەی دەستکەوتوو دەکاتە زیاتر لە 100 ملیۆن دۆلار. مەنسوور بارزانی کوڕی مەسعود بارزانی کە لە 19 ئابەوە بۆچوونی جیاواز لەسەر پۆستی سەرۆکایەتیەکەی دروست بووە، ناوبراو فەرماندەی لەشکری گوڵان و فەرماندەی لەشکریەکی تایبەتی هێزی پێشمەرگەی کوردستانە. کێڵگەی نەوتی عینزالە سەر بە ناحیەی زومارە لە باکووری ڕۆژئاوای شاری مووسڵ و پێش هاتنی داعش لە ژێردەسەڵاتی حکوومەتی ناوەندا بووە و کێڵگە نەوتیەکەش لەلایەن پۆلیسی نەوت و غازی عێراقەوە پاسەوانی دەکرا. بەڵام لە دوای هاتنی داعش و کۆنتڕۆڵکردنەوەی ئەو ناوچانە لەلایەن هێزی پێشمەرگەوە ئەو کێڵگە نەوتیە لەلایەن هێزەکانی مەنسوور بارزانیەوە کۆنتڕۆڵ کراوە. بەپێ و بەڵگانی لە بەردەست NRT دان کێڵگەی نەوتی عینزالە توانای بەرهەمێنانی ڕۆژانەی 10,000 بەرمیل نەوتە، بەڵام هیچ داتایەکی فرۆشرا و دەرهێنراو لەسەر ئەو کێڵگەیە نەدراوەتە وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم و ڕاستەوخۆ نەوتی دەرهێنراوی ئەو کێڵگەیە لەلایەن هێزەکانی مەنسوور بارزانیەوە دەفرۆشرێت لە ڕێگەی تانکەرەوە. بەپێ ئەو بەڵگانەی دەست NRT کەوتون لە مانگی نوێی ساڵی ڕابردوودا پەرلەمانی کوردستان نووسراوێکی ئاڕاستەی وەزارەتی سامانە سروشتیەکان کردووە سەبارەت بە کێڵگەی نەوتی عینزالە و چۆنەتی فرۆشتنی. پەرلەمان بە سامانە سروشتیەکان ڕادەگەیەنێت کە نەوتی کێڵگەی عینزالە بە تەنکەر و لە بازاڕی ڕەشدا دەفرۆشرێت. لە بەڵگەیەکی تردا کە ئیمزای ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتیەکانی پێوەیە و لە 13 ساڵی ڕابردوودا ئاڕاستەی وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان کراوە و وەڵامی پرسیارەکانی پەرلەمان دراوەتەوە سەبارەت بە کێڵگەی نەوتی عینزالە و نووسراوە دووپاتی دەکەینەوە کە لە ڕێگەی وەزارەتی سامانە سروشتیەکانەوە هیچ مامەڵەیەکی فەرمی و نافەرمی نەکراوە سەبارەت بە ناوەڕۆکی پرسیارەکەتان. هەر بەڵگە و دوکومنتێکیشتان هەبێت بە سوپاسەوە یارمەتیدەر دەبێت ئەگەر ئەم بابەتە ڕاست بێت بۆ ئەوەی کاری پێویست ئەنجام بدرێت بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی ناوخۆدا. هەرچەندە NRT پەیوەندی کرد بە ڕاگەیاندنی سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە و پرسیاری ئاڕاستەکردن لەسەر ئەم بابەتە، بەڵام بە بیانوویەوەی مەنسوور بارزانی هیچ پۆستێکی لە سەرۆکایەتی هەرێم نییە و هیچ لێدوانێکیان لەو بارەیەوە نەدا. هەروەها تیمەکانی NRT چەند جارێک ویستیان بچنە نزیک کێڵگە نەوتیەکانی عینزالە بۆ بەدواداچوون و وێنەگرتن، بەڵام لەلایەن هێزامنیەکانی ئەو دەڤەرەوە ڕێگریان لێکرا. بەپێی بەدواداچوونەکانی NRT ئەو 10,000 بەرمیلەی کێڵگەی نەوتی عینزالە بە تەنکەر و زۆرینەی لە ڕێگەی دەروازەی سنووری حاجی ئۆمەرانەوە دەنێرێتە دەرەوە و پارەکەشی لە بڕی وەزارەتی سامانە سروشتیەکان دەدرێت بە مەنسوور بارزانی کە ساڵانە زیاتر لە 100 ملیۆن دۆلارە.